بەڵاکەم درێژە بە بابەتەکانی ئەمڕۆمان دیدون هەڵبەتە وەک لە سەرتا ئاماژەمان پێ کردووە کە ڕاپەڕینەکە کۆمەڵێک ئامانجی هەبووە خۆ کۆمەڵێک دەستکەوتی هەبوو ئێمە بۆ ئەوی کە باز لە ئامانج و هەروەها دەستکەوتەکانی ڕاپەڕین بکەین لە دەواازەی ڕاپەڕین بە شێوەیەکی گشتی میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر پشکۆ حەمەتایار ئاغجەلەریمان کردووە کە بەڕێزیان پسپۆڕی مێژون و ڕاستەخۆ لە ئەستۆدیۆبانی کورسات نیوسەوە لەگەڵماندان دکتۆر سڵاو لەبێت باین باش بەخێر بیت دکتۆر باش سپاس بۆ دەرفەتە زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئامادەبوونت دکتۆر ئەگەر دەستپێک لەوە دەست پێ بکەینەوە کە زانین کە 33 ساڵ بەسەر ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کورددا لە شاری ڕانیا تێپەر دەبێت هەڵبەت ئەمڕۆ یادی ڕاپەڕینە مەزنەکەیە پێم خۆشە سەرەتا پەیامی بەڕێستام بزانم لەسەر یادەکە. سڵاو لە بینەرانی کورسات ساڵیادی ڕاپەڕین پیرۆز دەکەم بەڕاستی ڕاپەڕین بۆ خۆی قۆناغێکی گرنگی هێنایەکایەوە لە مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی لە باشووری کوردستان بۆیە ئەو یادا گرینگە باس بکرێت قسەی لەسەر بکرێت وەکو چۆن دەڵێت نەوەیەک پەیدا بۆ ئێستا هاتوۆتە ژیانەوە لەوەیە نەزانن ڕاپەڕین چییە گرینگە ڕاگەاندنەکان ڕۆڵیان هەبێت لە گەیاندنی پەیام و ئامانجی ڕاپەڕین و بۆیان شی بکرێتەوە ئایا ڕاپەڕین بۆچی کرا چۆن کرا دەستکەوتەکانی چی بوون ئایا توانراوە دەستکەوتەکانی پارێزن ینی ئەمانە کۆمەڵەیەکشتن دەبێ گەنگەشە و قسەی لەسەر بکرێت لە یادی ڕاپەڕیندا. باش هەڵبەتە دکتۆرۆگا ماژت پێکرد کە ڕەنگە جیلەکانی پێشوو بێگومان ئەمان نازانن کە ڕاپەڕین چیە و بۆچی کراوە ئامانجەکانی چی بووە و دەستکەوتەکانیشی باماشەوە بەڵام ڕەنگە لە ئێستادا کۆمەڵەکەستان یەکەخور ئەم جیلانی ئێستا بینێری ئێمە بنەوە نەزانن کە ڕاپەڕین بۆچی کراوە ئامانجەکانی چی بوو ئەگە بە شوەیەکی گشتی باز لە ئامانجەکانی ڕاپەڕین بکەی ئامانجەکانی بەدی هاتووە و دەستکەوتەکانی ڕاپەڕینیش چی بوو؟ بەڵێ سەرەتا ئێمە ئەگەر لەسەر ڕاپەڕین بوەستین دەبێ بزانین ڕاپەڕین کاتێک ڕوویدا بارودۆخێکی نێودەوڵەتی هەرێمی نێوخۆیی هاتەکایەوە لە عێراقدا لەو سەروبەندەدا ڕاپەڕین دروست بوو. ڕاپەڕین پێش ئەوەی دەست پێ بکە لەلایەن بەرەی کوردستانیەوە بەرنامەڕێژی بۆ کرابوو. ئەگەر لە ڕاستی دوور دەکەوینەوە یەکێک لەو کەسانی کە بە ئەندازیاری ڕاپەڕین ناو دەبرا نەوشیروان مستەفا بوو. کاک نەوشیروان مستەفا من بە حکمی ئەوەی کە دراسەم مێژوو بوو چەند جارێک لە سەر ڕاپەڕینی کەرکووک لەگەڵا دانیشتم بە وردی باسی دەکرد چۆن پلانیان داناوە کە ڕاپەڕین بکەن بەڵام هەر خۆشی دواتر ئاماژەی بەوە کرد وتی ئێمە نەمانتوانی پلانەکانی ڕاپەڕین وەکو خۆی جێبەجێ بکەین لە ئازادکردنی ناوچەکاندا هۆکارەکەشی ئەوە بوو خەڵک ئەوەندە توینی ئازادی و سربەخۆیی بوو خەڵکی باشووری کوردستان ئەوەندە بێزار ببوو لەو دەسەڵاتە دیکتاتۆری حکوومەتی بەعس بە سەرۆکایەتی سەدام حوسێن ئەوەندە خوێن ڕێژی کردبوو بەرامبەر بە خەڵک بەر لەوەی پێشمەرگە بێتە شار و شارۆچکەکانی باشووری کوردستانەوە خەڵک خۆی هێرشی دەکرد لەسەر ناوچەکان و شارەکەی خۆی دکتۆر بەڵێ وەک بۆمبێکی تەوقیت کراوە بە دڵنیاییەوە ئەزانی هۆکارەکە ئەوە بوو خەڵک هەوڵی دەدا زوو بگا بە ئازادی هەوڵی دەدا دەسەڵاتی کوردی ببینێت ینی خەڵک بە ئاواتەوە بوو کە ڕۆژێک زووتر ساتێک زووتر لەو دەسەڵاتە ڕزگاری بێت هەر ئەمەش بوو وای کرد کە خەڵکی باشووری کوردستان کەمتر لە 20 ڕۆژ لە 5 مانگ کە لە دەواازەی ڕاپەڕین لە ڕانیەوە دەست پێ دەکات لە 20 مانگ دەگاتە کەرکک و 21 مانگ بەشێکی زۆری دەتوانم بڵێم لە سەدا 90 کەرکک ئازاد کرا و ئاگری نەورۆزی ساڵی 1990 ئاگری ئازادی لە کەرکک کرایەوە یعنی کەواتە کەمتر لە 20 ڕۆژ ئازادکردنی نێوچەیەکی فراوانی وەها لەلایەن خەڵکی ڕاپەڕی و لەلایەن هێزی پێشمەرکەوە کە ئەو کاتە بەرەی کوردستانی هەبوو یعنی ئەمە لە بابەت لە ڕووداوەکانی مێژوودا بە ئاسانی هەژمار ناکرێت ئەگەر وانە بواە کە خەڵک خۆی ڕانەپەڕەیە من پێم وانەیە ئەگەر هێزی پێشمەرگە ئەو کاری بکردایە خەڵک
بەو حەماسەوە پشگیری نەکرا بیتوانێت وەها زوو ئەو ئازادیە بەدی بێنێ. بەڵام هەلومەرجەکە لەبار بوو ئەوەی کە ڕاپەڕی هەلومەرجەکە لەبار بوو. ئێمە ئەگەر سەیری هەلومەرجەکە بکەین دوای داگیرکردنی کوێیت لەلایەن حکوومەتی عێراقەوە دەبینین عێراق لەلایەن هێزەکانی هاوپەیمانی بەسەرکردایەتی ئەمریکا گورجێکی گەورەیان لە عێراق وەشان ئەمە لەلایەکەوە لەلایەکی تریشەوە بیرمان نەچێت لە باشوور و ناوەڕاستی عێراق لە سەیمانەوە لەوێ ڕاپەڕین دەستی پێکرد. ئەنی ڕاپەڕین کۆمەڵێک ناوچە بە تایبەتی ناوچەکانی باشووری عێراق لە ڕژێمی سەدام پاکرایەوە هەرچەنە بڕیار بوو باشووری کوردستان و بڵین باکوور و ناوەڕاست و هەمووی بەیەکەوە ڕاپەڕینکەن بەڵام لە لای شیعەکان زووتر ئەو کارە دەست پێکرد ئەمە خاڵێک و لە لایەکی تریشەوە ینی لە ئاستی ناوخۆش ئەو هەموو هەمەتە ئەنفال چیمیاباران ڕاگواستن بە عەرەبکردن بەعساندن هەموو ئەمانە لە وای کردبوو خەڵک زووتر بێنە سەر جادە و پەلاماری دام و دەستگاکانی حزبی بەعز بدەن و پاچی بکەنەوە. بەڵێ دکتۆر بەڕێستان وەک پسپۆڕێکی مێژوو تا چەند گرنگە یاخود بڵین تا چەند هەوڵەکان درراوە بۆ ئەوەی دیمەن و وێنەکانی ڕاپەڕین بە شێوەیەکی گشتی بە ئەرشیف بکرێ بە دۆکۆمنت بکرێ هەڵبەت کە دواتر نەوە لە دوایەوە وەک پێشتر ئاماژت پێەیە ئەتوانێت شارەزای یاخود ئاگای لە وردەکارەکانی ڕاپەڕینەکەی ساڵینەوە یەک بێت. ئەمە جگەلەوەی تۆ ئەگەر سێری شۆڕشی کوبا بکەی سێری شۆڕشی خوێندکارانی فەڕەنسا بکەی کە بە ئەرشیف کراوە دۆکۆمنتی و دواتر چەندین فیلمی دۆکۆمنتاری لەسەر کراوە چەندین فیلمی لەسەر کراوە فیکشن مە بەسم لێرەیە تا چەند هەوڵەکان درراوە بۆ ئەوەی بە ئەرشیف بکرێ. سەبارەت بە ئەرشیفکردنی سەروەریەکانی ڕاپەڕین دەستکەوتەکانی ڕاپەڕین بێویژدانی ئەگەر بڵین کار نەکراوە. بەڵێ مە بەس هەوڵەکان تاچ بڵێ هەوڵ هەیە لەوانە بۆ نمونە ئەم یادکردنەوەی بەڕێستان ئەمە جۆرێکە لە بە ئەرشیفکردنی یادەوەری ڕاپەڕین و گەیاندنی ڕاپەڕین. لەلایەکی تریشەوە لەلایەن چەند ناوەندێکەوە هەوڵ دراوە دراسی ڕاپەڕین بکرێت بەڵام لێرەدا دەبێ بڵین ئایا دراسەکردن و لێکۆڵینەوەکان لەسەر ڕاپەڕین وەک خۆیەتی من پێ دەڵێم نەخێر وەک خۆی نییە بەداخەوە ئێستاکە ڕوتێک هەیە ئیتیجاهێک هەیە دەیەوێت مێژووی ڕاپەڕین بەو شێوەیە بنووسێتەوە کە خۆی دەیەوێت یعنی ئەمە کارەساتە ڕۆژانی ڕاپەڕین یادەوەری ڕاپەڕین وەکو خۆی نەنووسێتەوە وەکو خۆی بە مێژوو نەکرێت وەکو خۆی ئەرشیو نەکرێت یعنی من لێت ناشارمەوە ئەم ترسەی من لەوە هاتبێت من بە حکمی ئەوەی کە دراسی مێژوو دەکەم و چی بکرێ بۆی ئەو ترسیتۆ بڕێتەوە دکتۆر بەڵێ پێم وایە ئەم تیشێواندنەی مێژووی ڕاپەڕین بە بەرنمەیە بەبینە یعنی ئێستا وای لێ هاتووە من چەند مناقشەیەکی تێزی ماستەرم کردووە ڕۆژانی ڕاپەڕینیان بە شێوەیەک نووسیوەتەوە کە لەگەڵ ڕاستیەکانە لێک دوورن. بەداخەوە پێ دەڵێم چۆن هەموو شتێک بە حیزبی کراوە چۆن هەموو شتێک لە باشووری کوردستان بە شخصی کراوە دەیانەوێ ڕاپەڕینیش بە حیزبی بکەن بەیانەوێ ئەو حیزبی کە دەسەڵاتدارە لە ناوچەیەکی دیاری کراودا دەیەوێت بە شێوازێک ڕاپەڕین بنووسێتەوە هەموو سەروەریەکانی ڕاپەڕین بۆ خۆی بکاتەوە کە لە ڕاستیدا وانە هەمووان دەزانین ڕاپەڕین کارێکی دەستە جەمعی بوو ڕاستە هێزی پێشمەرگە ڕۆڵێکی دیاری هەبووە لە بانگەشتکردنی بۆ ڕاپەڕین یان یەکێک لەو خاڵانەی کە دایم غەدری لێ دەکرێت ڕۆڵی ڕادیۆی دەنگی گەلی کوردستانە کە ڕۆڵێکی سەرەکی ڕۆڵێکی سەرەکی بوو دەتوانم بڵێم داینەمۆی ڕاپەڕین ڕادیۆی دەنگی گەلی کوردستانی یەکێتی نیشتمانی کوردستان بوو یعنی ئەو ڕادیۆیە هەم ڕادیۆکە ڕادیۆیەکی گەڕۆک بوو ئەو کاتە بۆ ئەوەی لە شوێنەکە بیگەست پردێک لە نێوان جەماوەر و ڕێخستنەکانی پێشمەرگە بەدڵنیایە ئەو خاڵێکم خاڵێکی تریش بە زمانێکی حەماسی هەوڵی دەدا هانی خەڵک بدا کە ڕاپەڕین بکەن ئەمە خاڵێکی دیرین بوو خاڵێکی تریش خەڵک لەو کاتەدا بە پەرۆشەوە بوو کە بەردەوام پێش ڕاپەڕینیش گوێ لەو ڕادیۆیە بگرێت لە سەربەندی ڕاپەڕینیشدا زیاتر بەردەوام بوو ئەو وتارە حەماسیانی کە دەیاندا زۆر گرنگ بوو و خاڵێکی تریش بیرمان نەچێ لەو کاتەدا ڕادیۆی پارتی دیموکراتی کوردستان ئەو ڕادیۆیە بە زمانی بادینی بوو خەڵک کەمتر گوێی لێ ڕادەگرت بۆیە ئەو حامەسەتیش نەبوو و ڕادیۆی
پارتی سۆسیالیستیش ئەو کاتە لای پەکەکە بوو بۆیە دەتوانین بڵێن ڕادیۆی دەنگی گەلی کوردستان ڕۆڵێکی یەکجار کاریگەری و بەڵام دەتوانم بڵێم تا ئێستا وەکو خۆی بە ئەرشیو نەکراوە لەلایەکی تریشەوە کوا ناوەندێکی ئەرشیفی گەورە لە کوردستاندا کە هەوڵ بدا هەموو نەکرد تەنها ڕاپەڕین هەموو ئەو هەوڵانی کە لە بزافی ڕزگاری خوازی کوردی دراوە هەمووی کۆ بکاتەوە بە دیکۆمنتی بکات و دواتر ئێمەمانان کە دراسی مێژوو دەکەین بین یاخود لە کاتی ڕیسێرچە کە بێتە کار ئاسانێک بۆ خوێندکاران بە دڵنیاڵم ئێمە بین کاری لەسەر بکەین یاخود خوێندکارێکمان کە دەیەوێت لەسەر ڕاپەڕین بنووسێت ئاڕاستی بکەین بۆ ئەو لایەنە چونکە تەنها نووسانی بە ئەرشیفکردن گرنگ نییە ئەوە هەنگاوی یەکەمە هەنگاوی دووەم ئێمە دین شەنوکەوی ئەو ڕاست ئەو بابەتانە دەکەین بۆ نمونە یەکێک لەوانی کە ئێستا زۆر گرنگی پێدەدرێت مێژووی زارە چییە؟ ینی زۆر گرینگە ئێمە دوای 33 ساڵ هەوڵ بدەین لە ڕێی گێڕانەوەی مێژووی زارێکی ئەو کەسانی کە بەشدار بوونە هەمووەکو پێشمەرگە هەمووەکو هاوڵاتی ئاسایی هەمووەکو خەڵکێکی تریش لەوەی نیاری ڕاپەڕێت ئێمە حەقە تەواوی ئەو بابەتانە مێژووی زارێکی ئەو بابەتانە وەربگرین و دواتر بین لە ناوەندێکدا کۆی بکەینەوە ئەو کاتە بین مێژۆکە بنووسینەوە ئەگەر ئێمەش نووسینەوە خەڵکانێک دەیانێ وەکو ئەکان باسی کرد دەیانێت فیلمێک لەسەر ڕاپەڕین بکەن ینی ئەوە زۆر گرینگە ئەو ناوەندە دەبێتە سەرەتایەک بۆ ئەوەی دەستکەوتەکانی ڕاپەڕین وەکو خۆی بهێڵینەوە و بیپەوە لە دوایەوەش ئاشنا بێت بە دڵنیایەوە یەکێک لە کارە گرنگەکانی ئێمە ئەوەیە کە لە مێژوودا بە ئاگابوون لە ڕابردوو تێگەیشتن لە ئێستا و پلاندانان بۆ ئایندە ئێمە ئەگەر نەوەی ئێستا ئاگادار نەکەینەوە چی بۆ لە ڕابردوودا ناتوانین لە ئێستا تێبگەین کە ئێستاش تێنەگەین چۆن پلاندابرین بۆ ئەوەی کە لە ئایندە دەمانەوێت چی بکەین خەڵکی باشووری کوردستان خەڵکی کورد بە عام دەیەوێت چی بکەوە ڕاپەڕینی بۆ کرد بەڵێ دکتۆر بە ئەمە مەسەراتی پڕ نەبێت ئەلبەتە باس لە ڕادیۆدەنگی گەلی کوردستان کرد ئەتوانین بڵێن کە پەیوەندی کۆمەڵاتیەکان چۆن بۆ لەو کاتە ئەوەی بەڕێستان زانیاریتان هەبێت هاوڵاتیان چۆن یەکتریان ئاگادار کردەوە بۆ ئەوی کە ڕاپەڕین ئەنجام بن ئایا ڕادیۆی دەنگی گەلی کوردستان یەکێک بۆ لەو هۆکارانی کە هاوڵاتیان بەیەکۆ کۆبکاتوانە بۆ ئەوی کە ڕاپەڕین بکەن یاخود چۆن هاوڵاتیان ئەم ترسیان نەما و ڕاپەڕینیان کرد دەنگی گەلی کوردستان دەتوانین بڵین بوو جارێکی تەڵم بوو بە داینەمۆی ڕاپەڕین یعنی پەیامەکانی ئەو جفرانەی کە دەینات ئیدی بوو بە وێردی سەر زمانی خەڵک نەک تەنها بڵێن لە ئاستی گشتە من دەتوانم بڵێم ئەو کاتە ئێمە بۆ خۆم ئەگەر یادەوەری خۆم دێمەوە تەمەمان مناڵ بوو کە جۆمان لێ دەبوو پەیامەکانمان وەکو خۆی دەگەیان هاوڵاتیان ئاگادار بکەنەوە حوتی مانگ زەماوەندە ئەوەی کە ڕاپەڕین بوو لە حوتی مانگ لە سلێمانی هەموو خەڵکی سلێمانی ئەوەی دەوتەوە ینی کەواتە دەتوانین بڵێن ڕادیۆی دەنگی گەلی کوردستان واچوو بۆ ناو خەڵکەوە هەموو لە خەڵکێکی بەتەمەنەوە هەتا خەڵکێکی مناڵ وردە ئاشنا دەبوو کە دەمانوێت ڕاپەڕینکەین و ڕاپەڕینیش بۆچی بکەین لەگەڵ ئەوەشدا هەر ڕادیۆی دەنگی گەلی کوردستان لەگەڵ ئەوەشدا ئەوانەی دەهێنایەوە زاکیرەی ئەو خەڵکانی کە گوێیان لێ ڕادەگرت بۆ هانی دەدان کە حکومەتی بەعس چەند ساڵە زوڵم و زۆر لە خەڵک دەکا پێویستە خەڵک ئێستا ڕاپەڕین بکەن ینی تەواوی بەرنامە ڕێژەکانی کە لەلایەن بەرەی کوردستانیەوە کرابوو بۆ ڕاپەڕین دەتوانم بڵێم تەنها بەرنامەکانی ڕادیۆی دەنگی گەلی کوردستان کە ڕادیۆیەکی نیشتمانی کوردستان بوو ئەو وەک خۆی گەیشتە پەیامەکانی دەگەیان ئەوانەی تر من پێم وایە خەڵک ئەوەندە تامە مەزرۆ بوو زۆرتر جێبەجێ بەس تەنها لە کەرکووکدا باوەک ڕاستی هەیە لە مێژوودا لە کەرکووک دەتوانم بڵێم بەڵێ بۆ ئازادکردنی کەرکووک بەو شێوازەی کە بەرەی کوردستانی نەخشەی دانابوو بەو شێوازە ڕۆی بەڕێوە و ئازادیش کرا ئەو کاتەش بەرنامەکە چۆن بوو دەبواە یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی بدایە کەرکووک ئازاد بکات و پارتی دیموکراتی کوردستانیش ئەو کاتە دەبواە بەرەو مووسڵ بڕۆشتە بەڵام بەداخەوە
هەنگاوی دووەم کە بۆ بەرەوە مسڵ پارتی دیموکراتی کوردستان ئەوە جێبەجێ نەکرا بەڵام ئەوەی ئەرکی سەرشانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە نوشین مستەفا و کاتە سەرکردایەتی دەکرد لە دوو قۆڵەوە لە قۆڵی هەم لە هەولێرەوە هەم لە قۆڵی چەمچەماڵەوە هێرش برا بۆ سەر کەرکووک و توانرا لە ماوەی کەمدا کەرکووک تاجی سەرکەوتنی ڕاپەڕین بنێتە باش دکتۆر باس لە دەستکەوتەکان کرد و باس لە ئامانجەکان کرد ئەگەر بۆتی باس لەمە بکەینەوەانێ لەوێ ئەبینین کە بەشێک لە هاوڵاتیان گلەی لەواکەن کە ئامانجەکانی ڕاپەڕینەکە بەدی نەهاتوە ئێمە بێ گلەیلەوە بکەین گلەی لە ڕاپەڕینەکە بکەین یاخۆ بەدی نەهاتنی ئامانجەکان ئامانجەکان بەدی نەهاتووە یاخۆ چۆن بووە دەستکەوتەکانی ڕاپەڕین یەکجار زۆرن ینی کە باز لەوە دەکەیت دوای 33 ساڵ تووشی بێ هیوایی دەبیت ئێمە ڕاپەڕینمان کرد دەستکەوتەکانی ڕاپەڕین یەکەمینیان ئازادی بوو ینی ئازادی پێش هەموو شتێک بوو ئایا ئازادی وە خۆی ماوەتەوە دوای 33 ساڵ یەکێک لە دەستکەوتەکانی ڕاپەڕین دروستبوونی دام و دەستگاکانی کوردستان بوو لە باشووری کوردستان لەوانە دروستبوونی پەرلەمانی کوردستان بوو کە لە ساڵی 1992 بەدی هاو دوای کە پەرلەمان دروست بوو حکوومەتی هەرێم دروست بوو ئێمە ئەگەر بین لەسەر ئەم ئەم سێ خاڵی کە باسم کرد بوەستین پەرلەمان لە ساڵی 1992 دروست بوو ئەوانەی یادەوەریان هەبێ 95 کە ڕۆژی هەڵبژاردن کەرنەڤاڵێکی گەورە بوو خەڵک دەچوو یعنی ماوە بە ماوە درێژ دەکرایەوە خەڵک ئەوەندە تامەزرۆی ئازادی بوو ئەوەندە تامەزرۆی ئەوە بوو کە بچێ دەنگدات خەڵک بەردەوام بە لێشاو دەچوو دەنگدات دوای 33 ساڵ قەولە لە مانگی 6 لە دەی 6 ئەم ساڵ هەڵبژاردن بکرێت من و تۆ دەیبینین ئایا ئەو حەماسەتی خەڵک ماوە بۆ ئەوەی بچێت کە دەنگ بدات من پێم وایە شانەوەیەکی گەورە هەیە لەوەی کە خەڵک ناچێت بۆ دەنگدان ئەمە پێمان دەڵێت دەستکەوتێکی ڕاپەڕین وەک خۆی نەپارێزراوە هەر لەسەر پەرلەمان بوەستین کاتێک کە پەرلەمان دروست بوو ئێمە هەمومان یەک ڕنگ بووین یعنی ئەمە یەکێک لە هەموو کورد بە هەموو ڕەنگەکانیەوە بە هەموو حیزبەکانەوە یەک ڕنگ بوو کە دەڵێم یەک ڕنگ بوو یەک پرسمان هەبوو کە پرسی نەتەوایەتی بوو بەڵام ئایا پرسی نەتەوایەتی وەک خۆی ماوە پێ دەڵێم نەخێر پرسی نەتەوایەتی ئێستا دواتر بوو بە پرسی حیزبی نەک پرسی حیزبی لە ناو حیزبەکانیشە بوو بە پرسی تاقم و گروپ تاقم و گروپەوە بوو بە پرسی چی بوو بە پرسی شخصی یعنی لە پرسێکی نەتەوایەتیەوە ئێستا کراوە بەشتین ینی کاواتی ئێمە لە یەک ڕەنگی نەماین خاڵێکی تر هەر لەسەر پەرلەمان بوەستم کە درێژکراوەی پەرلەمان لە پاش ماوەیەکی کەم بەهۆی حکمی ئەو ڕووداوە نەخوازراوانەی لە باشووری کوردستان ڕوویدا ڕوبەڕووی شەڕی ناوخۆ بووەوە دیارە یەکێک لەو دەستگانەی کە ئیفلیس بوو لە شەڕی ناوخۆدا پەرلەمانی کوردستان بوو هەمووانیمان ڕاستیەک دەزانین لە ساڵی 1996 پەرلەمانی کوردستان دەبابە هێندرایە سەری ینی دەبابەکان لە ناو پەرلەمانی کوردستاندا دەبیندران کەواتە دەستکەوتێکی ڕاپەڕین شکستی هێنا بە هەر حاڵ لە دوای ڕێکەوتنی واشنگتۆن پەرلەمانی کوردستان جارێکی تر هاتەوە هەنگاوینە بۆ ئەوە لە 2009 هەنگاوێکی ترنا ئۆپۆسیۆن هاتە ناو پەرلەمانەوە بەڵام ئێمە ئێستاکە ماوەی تقریبان ساڵ زیاتری ئێمە لە فەراغێکی یاساییدا دەژین پەرلەمان هەر نەماوە ئەمە سەبارەت بە پەرلەمان کە هیچێک بوو لە دەستکەوتەکانی ڕاپەڕین ئەگەر بین قسە لەسەر حکوومەتکەین حکوومەتیش بە قۆناغی هەورازوونی شێوی زۆردا تێپەڕێەوە حکوومەت ئایا توانیوێتی خواستەکانی خەڵک وەکو خۆی بەدی بێنێت یەکێک لە ئەرکەکانی حکوومەت ئەوەیە کە بچووکترین مافی هاوڵاتیان دابین کە ئەویش مەسلەی موچەیە کە کارمەندێک کار دەکات لە حکوومەتدا پشکۆ کار دەکات لە حکوومەتدا بچووکترین مافێک کە بمداتێ دەبێت موچەکەم وە خۆی بداتێ ئایا موچەکەی وە خۆی داوە ئەمە لەلایەکەوە ئایا یەکێکی تر لە ئەرکەکانی حکوومەت تۆزێک ساڵ بچین خزمەتگوزاریە ئێمە کاتێک کە سەیری دەکەین ئایا خزمەتگوزاری ئەوەی وەکو خۆی لە هەموو ناوچەکاندا جێبەجێ دەکرێت ڕاستە دەیانەوێت بۆ نمونە هەولێر بکەین بە دووبەی ئاقینا هەولێر دەکەی بە دوێ ئەی گوندەکانی دەور و پشتی ئەی شار و چارچکەکانی دەور و پشتی ئەی جادی بینی سلێمانی و هەولێر ئەی شەقامەکانی دیکە کەواتە لێرەدا لە مەشدا دەتوانم بڵێم حکوومەت نەیتوانی وە خواستەکان و ئامانجەکانی خۆی کە خزمەت گوزاریە بە خەڵکی بدا بابەتێکی دیکە کە ئێمە دەڵێن دەبێت جێبەجێ بکە سەروەری یاسایە حکومەت یەک لەو کارانی کە دەبێت بیکات پاراستنی سەروەری یاسایە بەڵام ئایا سەروەری یاسا وەکو خۆی هەیە کاری ئێوە کاری ڕاگەیاندنە
ڕاگەیاندن دەتوانیوێتی وەک خۆی پەیامەکانی بگەێنێ چونکە دەبینیت ئێمە دەبینین ڕۆژانە چەندین ڕۆژنامە نووس دەگیرێن و دەخرێنە کونجی زیندانەکانەوە ینی زیندانەکانی بەعس کە دەمانوت دوژمنەکانمانە خەڵکی ئازادی خواز و ئەوانەی کە باسی مافی کوردیان دەکرد دەیان خستە زیندانەوە ئێستاکە ئەوانەی باس لە داوە ڕاستەقینەکانی خەڵکی بەدمەینەتی باشووری کوردستان دەکەن ئەوانیش دەکرێنە زیندە کەواتە لێرەدا کاتێک کە ڕۆژنامە نووس دەگیرێ ئازادی هیچ مانایەکی نەمێنێ یەکێکی تر لە خاڵەکانی تر کە حکومت دەکە پەیداکردنی نانە من پێم وایە ناتوانم بڵێم خەڵک گەیشتۆتە ژێر هێڵی هەژاری بەڵام ئەگەر وا بڕوە چەند ساڵێکی تر بۆ شێوەیە بڕوە خەڵک دەکاتە ژێر هێڵی هەژاری چونکە ئەو موچەی وەری دەگرێت ئەو پاری وەری دەگرێت ناتوانێت تەواوی مانگەکە ئەو سی ڕۆژەدا بەرشی بکە وەکو خۆی جێبجێ بکات ئەنی ناتوانێت تەواوی پێداویستیەکانی خانەوادەکەی بەدیبێنێ کەواتە لێرەدا دام و دەستگاکان پەرلەمان نەیتوانی حکوومەت نەیتوانی لەلایەکی تریشەوە یەکێکی تر لە ئامانجەکانی ڕاپەڕین ئەوە بوو ڕەمزمان هەبوو بەڵام بەداخەوە دەتوانم بڵێم ڕەمزەکانمان لە دوای ڕاپەڕینەوە یەکێک لەو ڕەمزانی کە من هەموو جار باسی دەکەم پێشمەرگە ڕەمز بوو بەڵام دوای 33 ساڵ لە ئازادی ئایا تواندرا هێزی پێشمەرگی کوردستان ڕێکخرێتەوە ئەمە خاڵێک بوو نەتواندرا خاڵێکی تر کە دەڵێن ڕەمزەکانیان شێوان هاتن بڕیارێکیان دەرکرد ئەو کاتە بە هەر شێوەیەک بوو پارهین بڵێن ئافویەکیان دەرکرد بۆ جاشەکان یەک لە کارەساتەکان هاتن جاشەکانیان تێکەڵ بە هێزی پێشمەرگە کرد ئەمە من پێم وایە ینی کارێکی زۆر ناجۆر کەواتە شێواندنی ڕەمزێک بوو کە ڕەمزمی نەتەوایەتی کە پێشمەرگ باشە دواتر شەهیدەکانیشمان شێوێنرا شەهیدە بوو سەرکردەی شەهید هەبوو هەر ئەوەی کە شەهیدی کردبوو دواتر کە جاشەکان هاتنە ناوە لە شەڕی ناوخۆیان کوژران یاخود بە کارەساتێکی ئۆتۆمبیل بوون چون کردیان بە شەهیدی سەرکردە و لەگە شەهیدێکی ڕاستەقینە و شەهیدێکی ترکەواتە ڕاپەڕین دەستکەوتەکانی زۆر بوون بەداخەوە سەرکردایەتی سیاسی کوردی نەیتوانی دەستکەوتەکانی ڕاپەڕین بپارێزین بەڵێ دکتۆرە ئەگەر بە کورتی وەڵام بێتەوە لە بەرەوەی کاتمان نەما ببوورە ڕاپەڕین دەستکەوتەکانی تا چەند لە پرۆسی خوێندن بەگشتی و لە ناوەندە ئەکادیمیەکان لە ناو فۆرمی مێژووە باخی پێدراوە دەتوانم پێت بڵێم ئەگە سەیری لاپەڕەکانی بابەتە کۆمەڵایەتیەکان بکەین ئاوڕێکی لێ دراوەتەوە هەرچەندە ئاوردانەوەکە لێ بەهۆی ئەو بارودۆخە ناجۆری کە ڕوبەڕووی مامۆستایان بۆتەوە هەندێک جار لە باسکردنی بابەتەکاندا ئەمە وا دەکا خوێندکارانی ناوەندی و دواناوەندی پرسیاری زۆر بەجێ بکەن کە ئایا دەستکەوتەکانی ڕاپەڕین وەک لەم پەرتوکەدا هاتووە بۆچی بۆ خۆی جێبەجێ نەکراوە یعنی ئەمە هاتووە و ئێمەش لە ناوەندی خوێندنی باڵا دەتوانم بڵێم گرنگیمان پێداوە هەوڵمان داوە ڕاپەڕین وەک خۆی بناسێنین بەڵام لای ئێمەش خوێندکاران پرسیاری زۆر بەجێ زۆر ور دەکەن دەیانەوێت بزانن ئایا بەڕاستی ئەو هەوڵانەی کە کاتی خۆی لە 91 دراوە بۆ دەستکەوتەکانی ڕاپەڕین ئایا ڕاستەقینە بوونە یاخود تەنها هەوڵێک بۆ ئەوەی کە ئەوان واخێنەوەی بۆ دەکەن کە ینی تەنها بۆ حەزێکی شخصی بۆ گەیشتن بۆ بە کۆمەڵە بێمتیازات هەوڵ هەیە بۆ ئەوەی ڕاپەڕین و دەستکەوتەکانی بپارێزرێت بەڵام پێم وایە ناومێدی کە باڵی بەسەر هەموو خەڵکا کێشاوە دیارە ئەمەش وا دەکا هێرشێک ناجۆر ڕەتفعل لەلایەن خەڵکێکی تر هاوڵاتیەوە بەرامبەر بە ڕاپەڕینیش بکرێت پێم وایە ئەوە ڕەتفعلە و فعل نییە کە لێ بترسین بەڵام دوای 33 ساڵ حەقە ئێمە هەوڵ بدەین خوێندنەوەیەکی نوێ واقعێکی نوێ وەکو خۆی باسکەین و مێژوو ڕاپەڕین وەک خۆی بنەوەکانی ئێستامان زۆر سپاس بۆ زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر پشکۆ حەمەتایار ئەغجەلەری پسپۆڕی مێژوو سپاس بۆ ئیمکانی بۆ ئەوەی کەم بەیانیە لەگەڵمانە بووی کۆمەڵێک زانیاری زۆر بدەین زۆر سپاس زۆر سپاس